ئەوانەی لە ڕووبەڕووبوونەوەی خۆیاندا بە چواردەوری خەرمانەدا بوونە خەرمانە. سەردارمان وەک ئەوەی خۆی سەرچاوەی داباری معنەوی بووە، هەمان هەست و ئەحساسیش هیچ کاتێک لە شوێن کەوتوانی ئەودا کەم و کورتی نەهێناوە. ئەوانەی هەمیشە بە چاو و دڵیان چێژی تەماشاکردنی ئەو مەست و مەخموری کردوون، بەو حاڵەوە هەردەم هەیەجانی حاڵ لێهاتنیان گرتووە و بەردەوام سەیری ئەوەی پێش خۆیان کردووە و ئەو گوزەرەی کەوا بەویان دەگەیەنێت هەرگیز بێڕێبوار نەیان هێشتوێتەوە. چاویان هەمیشە لەسەر خەرمانە بووە و دڵەکانیشیان هەمیشە تینووی بینینی ئەولاتر بووە. سەدان و هەزاران بەو دووربینەی کەوا لەلایەن ئەوەوە سەیر دەکرێن هەمیشە وتویانە ئەولاتر و زیاتر لە ئەولاتر، بەرەو ئەو لە شەقەی باڵیان داوە. هەروەها ئادابی ڕێڕۆشتنیشیان فێری ئەوانە کردووە کەوا بە هەڵسان و داکەوتن ملی ڕێگەیان گرتووە. ئیمان بە حەق لە سینەیاندا کانگەی هەیەجانێکی کوڵسەندوو بووە. معریفەت و محیبەتیش لە هەست و هزریاندا وەک مەشخەڵێک بووە کەوا دەدرەوشێتەوە. تامەزرۆیی ئەو کەسەی کەوا خاوەنی ڕاستەقینەی هەموو شتێکە چەشنی بلاجیکتۆرێک بووە کەوا ڕێگا درێژبووەکانیان بەرەو ئەبەدیەت بۆ ڕۆشن دەکاتەوە. مشتاق بوون بۆ ئەڵڵا. لە هەست و هزرەکاندا کانگای وزەیەک بووە کەوا خامۆشبوونی بۆ نەبووە. دڵەکانی هەمیشە بە سەیری ئاسۆی ئەوانەی بوونەتە خەرمانە بە هەیەجانەوە لێیداوە. هەمیشە بێ هەڵنووتین ڕۆیشتون بەرەو پشتەوەی هەموو پشتەوەکان، نەماندوێتی و نەوەرزی بەرۆکی گرتوون. لە ڕێگەی بەسیرەتیانەوە ئەوەی بینیویانە هەڵیان سەنگاندووە. لە ڕێگەی میکانیزمی ویژدانیانەوە عەزم و دەست پێشخەری گەشت بەرەو جیهانی ئەو دی و ئاسۆکانیان پیشانداوە. وەک ئەوەی شانیان بە شانی ئەو خەرمانەوە دابێت دڵیان بە خەشیەتەوە لێیداوە. بە تەواوی پێکاتی مادی و معنەویانەوە لەرزەیان تێکەوتووە و ڕایان کردووە بەرەو شاڕێگەی ئەوانەی لە خەرمانەدا بوونیان هەبووە. ئیمان و معریفەتیان لە هەموو قوڵاییەک قوڵتر بووە. توێشووی مادی و معنەویان تێر و تەسەل بووە. بە تەواوی خودیانەوە ڕزگار بوون لە دنیا و ئەوەی تێیدایە. تێخوڕینە چەپەڵەکانی هەوا و هەوەسیان ژێرپێکانیان خستووە. لە لووتکەکاندا لە شەقەی باڵیان داوە، بەڵام دڵیان هەردەم لەرزە لەرزی تێدا بووە. هەمیشە لەگەڵ گوناهەکاندا خەریکی ناڵاندنن، چەشنی ئەوانەی مجریم و تاوانێکیان کردووە. هەموو بەیانیان و ئێوارانێک بەو پەڕی هەستی قوڵیانەوە لە خۆیان دەپێچنەوە. ئەم وتەیەشیان وەک وێردی سەرزوبانیان لێ کردووە. گەر بەم گوناهانەوە من بچێشیت حەزرەتی ڕەحمان، لە بەریانی مەحشەردا شەقار شەقار دەبێت عەرشی میزان. هەر بۆیە شەو و ڕۆژ بەم هەستانەی ناوناخیانەوە دەکروزێنەوە. هەردەم لە لووتکەکاندا، بەڵام هەردەم بە هەستی خاچی بوون و خەجاڵەتیەوە هەڵدەستن و دادەنیشن. بێز دەکەنەوە لەوەی ستایش بکرێن و چەپڵەیان بۆ لێ بدرێت. نەفرەتیش دەکەن لەوەی شان و شۆرەت و ناوبانجیان هەبێت. لە هەموو حاڵێکیاندا وێنەی تاچێک لە مرۆڤەکان پیشان دەدەن. هەر سەرکەوتن و جوانی و شتانێکی دەراسا کەوا دەدرێتە پاڵیان لە سایەی خاوەنی ڕاستەقینەیەوە دەیبین و بە تێبینی ئەوەی پێویستی باسی نیعمەتەکانی پەروەردگاریان بکەن، یەکسەر لە ڕکوعەوە دەچنە سوزدە و سوزدە دەبن. بە هەستی ئەوەی دەڵێن ئەمە شایەنی من نییە کەوا بەندەیەکم دەبێت هۆکاری ئەم لوتف و ئەحسانەی ئەو چی بێت. بەم هەستەیانەوە جارێکی تر خۆیان بە زەویدا دەماڵن و بەردەوام دەبن لەوەی خاچی بوون و خۆ بە هیچ زانینی خۆیان دووپات بکەنەوە. ئەم دەستورە گرنگەی قورئانیشیان وەک خۆیان لێ کردووە کە دەفەرموێت هەر جوان یەکەوە بە تۆ بەخشراوە بۆ ئەڵڵای بژێڕەوە و هەر بەڵاو توش هات و خراپەیەکیش کەوا پێشت هاتووە بۆ نەفسی خۆتی بجێڕەوە. گەرچەندین ساڵیشی بەسەردا تێپەڕێت، هەر هەڵە و پێ هەڵنووتینێکەوە بەسەریان هاتووە لە بیری ناکەن، بەڵام ئەو جوانی و چاکانەی کەوا بەشی هەزاران دەکات هەرزوو لە بیری دەکەن. گەر زەفەر و سەرکەوتنێکی چاو ئەبڵەپکەریش بە عەقڵیاندا بێت، یەکسەر دەڵێن هەموو سەرکەوتن و زەفەرێک هەر لەلایەن ئەڵڵاوەیە. بەم شێوەیە خۆیان لەو بیرکردنەوەیەش قورتار دەکەن. ئەمە کەسایەتی ئەو کەسە خۆتەرخانکەرانەیە کەوا لەسەر ڕێگەی حەق دەڕۆن و حاڵی جێگیری ئەو کەسایەتیە ناوازانەیە کەوا دڵیان لە لای خەرمانەیە و وابەستەی ڕەزامەندی ئەویان کردووە. ئێستا گەر لە ڕێگەی هەندێک گوزارەی ناڕێک و هەڵوەشاوی شەوە بێت،
بە ناوی باسکردنی ڕووبەڕووبوونەوەی بەندە ڕازگۆکانی دەرگای حەق لەگەڵ خۆیاندا کەوا چاو و دڵیان لەسەر خەرمانەیە، ئەمانە وەک نمونەی دڵۆپێک لە دەریایەک پیشان دەدەم و لەسەریان دەوەستم. ئیمام زەینە العابدین لە میوەکانی درەختی مبارەکی درەوشاوەی خانەی پێغەمبەرە و تیمساری کەسایەتیەکی ناوازەیە. باوکی حەزرەتی حوسەینە و نەنچی حەزرەتی فاتیمەیە و باپیریشی حەیدەری کەڕار و شاهی مەردان و باپیری باپیرەکان حەزرەتی سەرداری ڕۆحی مرۆڤایەتی بوو. ئەو لەم جیهانە ڕۆشنەدا چاوی بە دنیا هەڵهێناوە، بەختیارێکە کەوا هەمیشە بە قومدان لە ئاوی کەوسەر قەد و باڵای گرتووە و هەمیشە مرۆڤێکی دڵ و ڕۆح بووە کەوا ڕووی دە جەنابی حەق بووە، بە شێوەیەک کەوا لە خەو و خولیاکانیشی داشتی خراپی نەناسیوە. لەگەڵ هەموو چاوتروکان و کردنەوەیەکیدا بە تەماشای خەرمانە لە هۆشخۆی چووە، بە شێوەیەکی بەردەوام بە تامەزرۆی گەیشتن بەو ئاراستەی کانگای داباری مەعنەویە لە شەقەی باڵی داوە. ئەمە هەست و بیرکردنەوەکانی بووە و وێڕای ئەوەی ئارەزوو ئەمەلی هەردەم لەسەر ئەو ڕێچکە نورانیە بووە بەو تێبینیەی دەڵێت ئەوەی جەنابی دەوێت دەغدەغەی گیانی دەیگرێت، ئەوەی جەنابی بوێت ئەندێشەی گیانی دەیگرێت. هەمیشە خۆی سفر کردوێتەوە و هەمیشە هەروتویەتی ئەو چاوەکانی بە تەواوی بەڕووی جیهانی بێگانەدا داخستووە. لە ڕاستیدا ئەو لە ڕێگەی چاو و بەسیرەتیەوە بە شێوەیەکی بەردەوام لە سەیر و تەماشای خەرمانەدا بووە. دڵی بە هەیەجانی ئەوەی لەگەڵ ئەواندا لەسەر هەمان ڕۆشناییە خەریکی ترپەترک و لێدان بوو. بە تامەزرۆیی ئەوەی حەقی بەندایەتی خۆی لەسەر ئەم ئاستی لووتکەیە ببات بەڕێوە هەڵدەستا و دادەنیشت. لەم بابەتەدا بێ ئەوەی بەدەستی نەداری وشەوە گیر بخۆم، هەوڵ دەدەم لە خولگەی کرۆک و واتای بابەتەکە نزیک بمەوە و هەندێک جاریش بەسەر هەندێک لە لقەکانی بابەتەکەدا باز هەڵدەدەم و لە نێو ئەو هاوارە چنگ لەسەر شانانەی کەوا لەلایەن ئەوەوە گوزارشتی لێکراوە دەسوڕێمەوە. هەندێک جاریش لە ڕێگەی تێکەڵچێشی هەندێک تێبینیەوە هەڵسەنگاندنێکی بابەتەکە دەکەم و هەوڵی گەیاندنی کڕوزانەوەکانی ناوناخی ئەو بە نەفسگەرێکی وەک نەفسی خۆم دەدەم. ئێستا بێ ئەوەی کڕۆکی واتای گوزارەکانی نادیدە بگرین، یەکێک لەو کڕوزانەوانەی ناوناخی حەزرەت کەوا هەرگیز لە دەمی نەدەکەوتە خوارەوە دەخەمە ڕوو کا بەم شێوەیە بوو. ئەی پەروەرێنم، بەهۆی ئەو خەتا و گوناهانەی ئەنجامم داوە بەرجی سەرشۆڕیم بەسەر ڕۆحمدا داوە. بەهۆی دوورکەوتنەوە لە تۆ خۆم لە نێو بەرجێکی زۆر جددی سوچی دابینی. بەهۆی ئەو هەڵە دێو ئاسایانەی ئەنجامم داوە دڵم ڕەش بووە و پەنام بە تۆ دەگرم. ئەی تەنیا خۆشەویست و مەبەست و ئامانجی من، بە هەستێکی زۆر جددی تۆبەوە ڕووکردنە دەرگاکەی خۆتم لێ قبوڵ بکە. بە زیندووبوونەوەیەکی پاشمەرگ من بە زیندووبوونەوەیەکی تەڕ و تازە بگەێنە. سوێن بێت من هیچ کاتێک جگە لە تۆ کەسێکم نەناسیوە کەوا بتوانێت ساڕێژی برینەکانم بکات و ببێتە دەرمانی دەردم. نەمناسیوە و وێڕای هەموو شتێک دەست لە سەرسنگ لە حەزوری تۆ داوەستاوم و چاوەڕێی لێخۆشبوونی تۆ دەکەم. خۆگەربەندەی خۆت ڕاو بنیت، ئەوا دەتوانم ڕوو لە دەرگانەی چیتر بکەم و پەنا بۆ چیتر ببەم. واوەیلا بە حاڵم گەر لەو دەرگایی تۆ دەربکرێم، واوەیلا بەو حاڵی خەجاڵەتیم. ئەی نوری چاوەکانم، ئێمە کەسانێکی وەک تۆ و ئێوەمان لە ئاوێنەکانی سیرەدا ناسی کەوا ڕوویان لە زەویە و لە ناخیانەوە خەریکی ناڵینن. گەر ئەوەی بووەتە هۆکاری ئەم ئاخ و داخەڵکێشانت لە ڕوانگەی پەیوەندی بەرفراوانت بە جەنابی حەقەوە بریتی بێت لەو تەموو مژەکاتیەی کەوا هەندێجار ڕوو لە خەوەکانت و خەیاڵەکانت دەکەن. گەر ئەمانە ئەم هەموو ئاخەڵکێشان و ناڵەیەی لە تۆ هەستان دەبێت، وای چەندە بەختەوەری. وای بە حاڵی بەدبەختەکانی ئەم سەردەمەش کەوا چەشنی من هەموو تەمەنیان لە نێو ئەو تەموو مژەدا بەسەر بردووە و خۆیان بە خواناسیش دەزانن. هەر بەم قسانەش دەستی هەڵنەگرتووە و نەغمەیەکی تر دەخاتە سەر بەستەی ناڵینەکانی و لە ناخیەوە خۆی زیاتر دەخواتەوە و دەچێتە قۆناغێکی جیاوازی کڕوزانەوە و دەڵێت ئەی پەروەرێنی مەزن و باڵام کەوا لە گەورەترینی گوناهەکانم خۆش دەبیت و بە شەفەقەتەوە ساڕێژی ئەو سینانە دەکەیت کەوا شەقشەق بوون. داوای لێخۆشبوون لەو گوناهانەم دەکەم کەوا شەرمەزارم دەکەن. داوای داپۆشینی ئەو گوناهە شەرم ئاوەرانەی خۆمت دێ دەکەم. لەو کەسانم بجێرە
کەوا لە نێوکەش و هەوای کەم و کوڕی ڕەفعەت و ڕەحمەتی خۆت داڵدەت داون و هیوا و دەرۆزەی ئەوەت لێ دەکەم کەوا لەم بەندەی خۆشت خۆش ببیت. خۆزگە لە سەدایەکی ئەم کڕوزانەوەیە لە دنیای ئەو ڕۆحە مێگەل ئاسا لاسایی کەرەوانەشدا بوونی هەبوایە کەوا ژیانیان لە پەرستگاکان بەسەر دەبەن و لە تەچێ و خانەقاکان پۆز دێدەدەن، تەمەنیان لە هێلانەکانی غەفڵەتدا بەسەر دەبەن کەوا لە ڕواڵەتدا خەریکی خوێندنی دینیە و ژیانیان هەر بە پرتە و بۆڵەی من ئەنجاممدا من کردم دەبەنە سەر. حەزرەت لە ترۆپچی ناڵینەکانیدا بەردەوامە لە هەڵڕشتنی ناخ و ناڵینەکانی و دەڵێت ئەگەر تۆ بە و ئینابە لە گوناهەکان بریتی بێت لەوەی لە دڵەوە هەست بە پەشیمانی بەرامبەر گوناهەکان بکەیت، ئەوا سوێند بێت من هەزاران جار لە گوناهەکانم پەشیمانم. گەروتنەوەی ئەستەغفیرڵڵاه بە ناوی داوای دێخۆشبوون لە گوناهەکان و بەرزبوونەوەی نزاکان هۆکارێک بێت، ئەوا بەو پەڕی پەشیمانی ناوناخمەوە دەناڵێم و وەک بێچارەیەکی کۆیلەی دەرباری تۆ داوای دێخۆشبوونت لێ دەکەم. وەک ڕێزی من بەرامبەر ئەو بەسەر هەندێک لە کڕوزانەوەکانیدا تێدەپەڕم و دیسان لەسەر هەڵڕشتنەکانی ناوناخی بەردەوام دەبین کە دەڵێت ئەی پەروەردگارم کەوا دەرگای تۆ بۆ ئینابە هەتا پشت بۆ بەندەکانت ئاوەڵا دەکەیت، وەک مژدەیەک لە ژێر ناونیشانی تۆبە دەخەیتە بەردەممان کاتێک دەفەرموویت ئەی بەندە ئیماندارەکانم لەو پەڕی دڵ و ناختانەوە بە تۆبەکردنەوە ڕوو لە پەروەردگارتان بکەنەوە. هەر خۆتیت کەوا بەم فەرمانە تەجەلیەی خۆت ئێمە بەرەو دەرگای ئەحەدیەتی خۆت بانکێش دەکەیت، گەیشتنی ئەوانەی ڕوو لەم دەرگایی تۆ دەکەن بە چاوەڕوانیەکانیان داخوازی کەرەم و بەخشندەیی تۆیە. بەڵێ هەڵەو گوناه لە بەندەکانی تۆ نایە، بەڵام گومانیش لەوە دانیە کەوا لێبوردەیی و لێخۆشبوونیش لە کەرەمکانێکی وەک تۆ دەوەشێتەوە. با ئەمانەیشی بۆ زیاد بکەین. کەرەم بکە و کەرەمت مەبڕە لە بێنەوایان، کەرەم نەکردنی خاوەن کەرەم گونجاوە لەگەڵ گەدایان. گیانە موحتاجەکان هەمیشە بەم جۆرە تێبینیانەوە نیازەکانی خۆیان پێشکەش کرد. ئەگەر ئەمە وەک بێڕێزی ئەژمار نەکرێت بەرامبەر بە جەنابی حەق، منی شەمان تێبینی ئەوان دەڵێمەوە.